ساڵتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزانم شەش دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین تەوریەکەمان تایبەتە بێ بە دۆخی چەمچەماڵ لە بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا. دیارە لە ماوەکانی ڕابردوودا لە چەمچەماڵ دەنگۆیەک بڵاو کرایەوە کە یان نەخێت دەنگۆیەک نا بەڵکو یعنی ئەوە بڵاو کرایەوە کە بۆ ماوەی 48 کاتژمێر بازاڕەکان دەوەستێنرێت و قەدەغەی هاتوچۆ ڕادەگەندرێت بۆی کە دژە ڤایرەس بڕژێنرێت و ناو بازار و شوێنە گشتەکانی پێ پاک بکرێتەوە. دەمانوێت قسە لەسەر دۆخی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا لە چەمچەماڵ بکەین لە چه ئاستێکدایە و لە ئێستادا ئامار و داتاکان لە چەمچەماڵ چۆنن، پێداویستیەکان بوونیان هەیە یان نا، شوێنی پێویست بۆ مانەوە چارەسەرکردن و کادری پێویست و ئامێری پێویست بوونی هەیە یان نا، چەمچەماڵ گرفتە گەورەکەی لە چیدایە و ئایا چەمچەماڵ تەنها تەندروستی چەمچەماڵ خۆی دەتوانێت ڕوبەڕووی ئەم ڤایرەسە ببێتەوە یان پێویستی بە هاوکاری هاوکارانیش هەیە ئەوانی کە لە چەمچەماڵدان ئەوە هێز و لایەنە سیاسەکان، خەڵکانی بازرگان و کۆمپانیەکان کە لەو ناوچەیە کار دەکەن چۆن هاوکار و پشتیوانن بۆ کەرتی تەندروستی لەو شارە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا. قسە لەسەرم بابەتاکەین لە تەوریەکەمدا. لە تەوری دووەمیش قسە لەسەر گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغداکەین، زانیاری تازە هەیە لە تەوری دووەمدا دەیبیستن. بەڕێزان سەبارەت بە تەوریەکەم میوانداری دکتۆر فەراد محەممەد بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵمان کردووە کە بە سکایپ و ڕاستەخۆ لە چەمچەماڵ و لەگەڵمانە بێ. کاک دکتۆر سپاس بۆ بەشداریکردنت ئەم کاتە و باش بەر لە هەموو شتێک دەمەوێ ئەو زانیاریە ورتر باس بکەی سەبارەت بە وەستاندن و قەدەغەی هاتوچۆ بۆ ماوەی 48 کاتژمێر گەر هەڵەنە ڕۆژانی پێنجشەمە و هەینی دەکەن، دەتانێت چی بکەن و ئامانج لەمە چییە و ترستان هەیە ئەمە دەکەن یان تەنها ڕێگریە؟ بەڵێ زۆر سپاس ئێوارەی بەڕێزیشت باش. ئێمە لە بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ دووشەمبەی ڕابردوو لژنەی باڵای کۆرۆنا کۆبوونەیەکمان ئەنجامدا و بارودۆخەکەمان هەڵسەنگان و ئێمە پێمان باش بوو وەکو لە شەپۆلی یەکەما هەڵساین بە دەرمانڕێژکردن و شۆردنی بازار و شەقامە گشتەکانی شاری چەمچەماڵ ئەو پرۆسەیە جاریشکە بە پێویستمان زانی دووبارەی کێنەوە. بۆیە پاشەوەی کە لە بەڕێوەبەری خۆمان ئەو پرسەمان هەڵسەنگان پەیوەندیمان بە قایمقامەتی قەزای چەمچەماڵ و فەرمانگە پەیوەندیدارەکانەوە کرد. بۆیە هەموو لابڕیارمان لەسەرەوەدا کە پێنجشەمەی ئایندە واتە سبەینێ ئەو پرۆسەی دەست پێ بکەین سەرەتا هەموو بازار و شەقامە گشتەکانی شار ئەشۆردرێت و بۆ دوای نۆڕۆکەی دەرمان ڕێژ ئەکرێت و بۆ ئەم پرۆسەی پێویستمان بۆ 48 کاتژمێر بازار و شوێنە گشتەکان دابخێت هاتوچۆ قەدەغە بکرێت بۆ ئەوەی کە بتوانین پرۆسەکە بە شێوەیەکی گونجاو ئەنجام بدەین. پێشتریش ئەمەتان کرد کاریگەری هەیە پاکردنەوە و ڕشاندن چ کاریگەرێک دروست دەکاوە؟ ئەگەر ئەمە کاریگەری هەیە دکتۆر بۆچی لە شوێنەکانی تر لە کوردستان ناکرێت؟ بەڵێ کاگارم ئێمە پێشووتر لە شەپۆل یەکەمیشە ئەم پرۆسەیەمان ئەنجامداوە. لە شەپۆل یەکەمە قەزای چەمچەماڵ یەکەم قەزایان یەکەم شار نەبوو ئەمەی کرد. خۆتان ئاگادارن و ئەو کاتە بیستان کە لە شاری سلێمانی و لە هەموو پارێزگاکانی تر هەولێر و دهۆک و قەزاکانی کەش ئەنجامدرا. بەڵێ کاریگەری خۆی ئەبێ ئەومادەی کە بەکاردێ ئەبێتە هۆی تێکشکاندنی ئەو ڤایرۆسەی کە ئێستا بۆ بەپەتایەک و بەرەوشی هەمومانی گردا. کاریگەری خۆی ئەبێ لە شەپۆل یەکەمیشە ئەو پرۆسەی ئەنجام درا و ئێمە دوای هەڵسەنگاندن و دوای خوێندنەوە بۆ بارودۆخی شاری چەمچەماڵ بە پێویستمان زانی ئەمە دووبارەکەینەوە. ئەمە لە ئاستی شەقام و شوێنە گشتەکانە ئەژینا ئێمە وەکو مزگەوتەکان و دایرە و فەرمانگەکان پێشووتر چەند جارێک ئەم پرۆسەیەمان ئەنجام داوە. دەرمان ڕێژکردن نەکرد لە چەمچەماڵ و لە کوردستان لە هەموو لە سەرتاسەری جیهان کە جیرۆدەی ئەم پەتا کوشندن ئەنجام درا و بێگومان کاریگەری خۆی ئەبێ و لەو بڕایەم شار و قەزا و شوێنەکانی کەش هەمان پرۆسە دووبارە بکەنەوە. باشە دکتۆر بچینە سەر ژمارەکان لە چەمچەماڵ سەبارەت بە توشبووان بە ڤایرەسی کۆرۆنا و ئەوانی کە نیشانەیان هەیە ئەوانی کە نیشانیان نییە، سەرچەم ئەوانی کە پێویستکە وەکو داتا و ئامار بیڵی سپاس دەکەین. بەڵێ کاک ئارام ئێمە لە چەمچەماڵ بە هەردوو شەپۆلەکە تا ئێستا 86 حاڵەتی توشبوومان هەیە لە سنووری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ. ئەم 16 لە شەپۆلی یەکەما توشبوون، لە شەپۆلی دۆما یان لە 25 ڕۆژی ڕابردووە نزیکەی 70 حاڵەتمانە بوواتە ئەگەر سەیری بکەی نزیکەی 4 ئەوەندەی دوومانی یەکەمی نەخۆشیەکە ئێمە لە
25 ڕۆژی ڕابردووە توشببوومانەیە لە شاری چەمچەڵ و ئەوەی ئێمە تێبینیمان کردووە ئەم توشببوانی لە 25 ڕۆژی ڕابردووە یان باناوی بین شەپۆلی دووەم زۆربەی بەشی زۆریان نیشانەکانی نەخۆشیەکەیان تایەوە بەشی زۆریان ئەم نەخۆشانە لەلایەن تیمەکانی ئێمەوە لە ماڵی خۆیان یان لە گەڕەکانە پشکنیان بۆ نەکراوە بەڵکو ئەم نەخۆشانە خۆیان هاتوو سەردانی مەڵبەندە تەندروستیەکانیان نەخۆشخانەکانی ئێمەیان کردووە لەلایەن پزیشکانی پسپۆرەوە کە دوای گومانیان لێکراوە کە ئەمە نەخۆشی کۆرۆنایان هەبێ نێدراون بۆ پشکنین کە ئێستا خۆشبەختانە لە شاری چەمچماڵ ئێمە خۆمان پشکنین بۆ کەساناکەین کە گومانی ڤایرۆسی کۆرۆنایان لێکەین کە لە شەپۆلێکەمە ئەم پشکنینە لە چەمچماڵ نائەکرا بۆیە ئەوەی ئامارەکان زۆر ڕوو لە زیاد بوونان وەکو باسم کرد ئێمە هەفتا نەخۆشمانەیە بەس لە 25 ڕۆژی ڕابردووە بەشی زۆری ئەمانە نیشانەکانی نەخۆشیەکەیان تایە ئەوەی بەدەقیق من بە بەڕێستی بڵێم ئێستا ئێمە 8 نەخۆشمان باری تەندروستیان ناجێگیرە دوانیان 8 کاتژمێرە لەژێر هەناسەدانی دەستکردان و لە ماوەی ڕابردووە ئێمە 4 نەخۆش لە سنووری چەمچماڵ جانیان لەدەستداوە یەک لەو کەسانە لە شەپۆل یەکەم مابوسیانیشان لە 20 ڕۆژی ڕابردووە کۆچی دوایان کرد. باشە دکتۆر بە خۆشحاڵی وتت لە چەمچەماڵ خۆتان فەحسەکەکەن لەمڕۆ و لە دوێنێدا لە پارێزگای هەڵەبجە ئیتر فەحسکردنی ڤایرۆسی کۆرۆنا دۆزینەوەکە ڕاگیراوە لە بەرەوەی کیتیان دەست ناکەوێت لە سلێمانی و هەولێر مەترسی هەیە کە چیتر کیتەکە تەواو ببێ لە چەمچەماڵ چۆنە دۆخەکە لە کوێی وەردەگرن هەتانە بەشی چەند دەکات؟ بەڵێ کاگەرم ئێمە وەکو باسم کرد لە شەپۆلی دووەمە ئێمە خۆشبەختانە و پشکنینی کە تایبەتە بە کۆرۆنا لە سنتەری ڕوبەڕوونی کۆرۆنا لە چەمچماڵ دامەزراوە ئێمە تاقیگەیشی باشمانێک ئێستا لەلایەن پسپۆڕانی خۆمانەوە ئەو فەحسە ئەنجامەدرێ بەڵام وەکو بەڕێز ئاماژە و پێە مۆزۆی کیتەکان لە هەموو شوێنێک هەمان کێشەمان هەیە خۆشبەختانە لە شاری چەمچماڵ تازە کیتمان لێ نەبراوە بەڵام ئەوەی کە من تێبینیم کردووە و پسپۆڕانی بواری تاقیگە بە ئێمە وتووە ئەگەر بەم حاڵە ئێمە بەردەوام بین ڕێژی پشکنینەکان زۆر زیایی کردووە بۆیە ئێمە لە ئەمڕۆوە بڕیارماندا ژمارەی ئەو کەسانی کە پشکنیان بۆ کرێ ناچارین تهدید کرێ و لە ڕۆژێکە ئێمە ناتوانین لە 30 پشکنین زیاتر لە شاری چەمچماڵ ئەنجام بدەین ئەوش بەهۆی ئەوەی کە ئەو کیتانە کە لە بەردەستی ئێمەیە ترسی ئەومان هەیە لێمان بڕێوە کیتەکان ئەوەندە گرانە ڕەنگە لە ئێستای توانایی تەندروستی چەمچماڵە نەبێ ئەو کیتانەمان لێ ببڕێ بکرێتەوە و هەمان کێشەی کە لە شاری هەڵەبجە و قەزاکان و شارەکانی ترا توش بووە ترسی ئەومانێت تووشی شاری چەمچماڵش بێ بۆیە ناچارین ئێمە ڕێژێ و کەسانی کە پێویستیان بە پشکنینە پێویستە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە و زۆر دڵنیابین لەوەی کە ئەم کەسە مەترسی ئەوەی هەیە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بێ پاشان پشکنینەکەی بۆ بکەین بە کورتەکەی ئێمەش هەمان کێشەمان هەیە کە هەموو لە ئاستی هەموو کوردستانە تاقیەکانمان ڕوبەڕووی بوونەتەوە کە ئەویش گرانی کیتەکانە و دەست نەکەوتنی ئەو کیتانەیە لە تاقیەکانمان. باشە دکتۆر بەدەر لەو ڕێگریە یان لەو گرفتێکی تریش بابەتی بایکۆتی کارمەندانی تەندروستیە لە چەمچەماڵ دۆخەکە چۆنە؟ بەداخەوە کاک ئارام ینی لە هەرێمی کوردستان لە پاڵ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا پەتایەکی جیهانی و بەڵایەکی گەورەیە ڕوبەڕووی کۆمەلگای مرۆڤایەتی بۆتەوە سیستەمە تەندروستیە زۆر بەهێزەکانی وڵاتانی زۆر پێشکەوتو لە ئاسیا بەڕاستی چۆشیاندادا بەداخۆ ئێمە لە پاڵ کوشندەی پەتاکەی ئێمە تووشی قەیرانیشی کە بووینە ئەوش دابینەکردنی بودجەی فەرمانبەرانمانە و بەشی زۆری مەڵبەند و ڕاوێژکاری و نەخۆشخانەکانی ئێمە بەهۆی بانکردنی کارمەندەکانمان و تووشی ئیفلیس بوونە بەڵام خۆشبەختانە ئەو شوێنانی کە هەستیارن و ئەو شوێنانی کە مەترسی جان لە دەستانی هاوڵاتیانی لێکرێت تا ئێستا تا ئەم کاتی کە من لەگەڵ بەڕێستا قساکەم لەلایەن پزیشکان و کارمەندانی ئێمەوە چۆڵ نەکراوە دوو نەخۆشخانەی گشتیمان هەیە نەخۆشخانەی شەید هۆشەنگ کە تایبەتە بە ژنان و مناڵبوون و نەخۆشخانەی شەید پێشە و ئەم دوو نەخۆشخانەیە پزیشکەکان و کارمەندەکان تا ئێستا لێوە بەردەوامن و دوو سنتەری ڕوبەڕوونی کۆرۆنامانێت تا ئێستا لەلایەن کارمەند و پزیشکەکانمانەوە بەجێر نەهێڵدراون لە کارەکانیان بەردەوامن بەڵام ئەم بارودۆخی کە ئێستا هاتەدا ئاراوە بێگومان لە توانەکانی ئەمە زۆر کەمەوە کردووە و جگە لە دابین نەکردنی موچەی کارمەندان بەشێک لە کێشەکانیشمان
ئەوەیە کە ئەو شتانی کە پێویستمانە بۆ منامی کە بەڕێزت باسی کرد دابینکردنی کیت قەیرانێکە ڕوبەڕووی هەموو بەڕێوەبەراتی و هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆتەوە. ئێمە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە بەشی زۆر لە پێداویستەکانمان لەلایەن ئەوانەوە دابین نەکرێت. خۆشبەختانە ئەوەی کە لە توانای ئەوانە بۆ قسووریان نەبوو، بەڵام ئەوە خۆشیان هەمان قەیران و هەمان کێشیان هەیە کە ئێمە هەمانە. باشە دکتۆر، لە چەمچەماڵ گەر هەڵەنە بم دوو ناوەند دوو سنتەر هەیە بۆ لە خۆگرتنی نەخۆشانی ڤایرەسی کۆرۆنا. ئەو هەفتا کەسەی کە باست کرد هەمویان لە سنتەرەکانمان لەو شوێنانەیە داڵدە دراون یان وەکو شارەکانی تر بەشێکیان لە ماڵەوە ئەوانی کە نیشانە و شتیان نییە پێویستیان بە چارەسەری بەردەوام و چاودێری پەردەوامی پزیشکی نییە. دۆخی ئامێریش ببوورە دەتبڕم، بەڵام دۆخی ئامێریش چۆنە؟ ئامێر و کەلوپەل و کادری پزیشکی لەو سنتەرانە. بەڵێ ئێمە ئەو دوو سنتەرە سنتەری ئاسوودە کە وەکو پلانی ئیدامان ناوە ئەو کەسانی کە دەستنیشانەکەن سەرەتا لەو نەخۆشخانەیە داخڵەکرێ و دوای ئەوەی کە پزیشکی پسپۆڕی ئەو بوارە هەڵێ سنجێنێ ئەوانەی کە باری دۆخیان جێگیرەوە مەترسی لەسەر ژیانیان نییە، پێویستیان بە ئۆکسیژینیان هەناسەدانی دەستکرد نییە، ڕاستەخۆ ئەنێدرێتە سنتەری دۆرمان کە بە پلانی بیدامان ناوە لەوێ لەژێر چاودێریا بێت تا ئەو کاتی کە ئێمە دڵنیان لەوەی کە مەترسی لەسەر ژیانی نییە و ئەنجامی پشتینەکانی بە نێگەتیڤ ئەگەڕێتەوە و لە نەخۆشیەکە چاکە بێتەوە ئینێنینەوە بۆ ماڵەوە. لە سنتەری یەکەممان کە سنتەری ئاسوودەیە نەخۆشە ناجێگیرەکان ئەوانەی کە مەترسیان هەیە لەوێ ماونەتەوە لە ئێستادا 15 نەخۆشخانەیە کە لەو سنتەرە جێگیرە. دۆخی ئامێرەکانیشمان لەو سنتەرە ئێمە ئەوانەی ئەوەی کە پێویستە وەکو ئۆکسیژین و مۆنیتەر و ئەوانە هەمووی دابین کراوە و ژمارەی هەناسەدانی دەستکردمان ئێمە لە سنووری چەمچماڵ نزیکەی 10 ئامێری هەناسەدانی دەستکردمان هەیە، بەڵام بێگومان ئەمە بەز نییە و ئەگەر بێت و بارودۆخەکە لەمە خراپتر بێ بەڕاستی ئێمە کەمی ئامێریشمان ئەبێت و کەمی قەرێوەڵەشمانە بێت، چونکە ئێمە بە هەردوو سنتەرەکە توانەمانێ 120 تا 125 قەرێوەڵە لەخۆ بگرێ و لەو ڕێژەی بترازێ ئێمە ناتوانین بەڕاستی نەخۆشخانەکان ئێمە پڕ ئەبێ و ناتوانین ئەو ژمارە زۆرەی کە مەترسی ئەکرێت لە قۆناغی داهاتوە ڕوو لە نەخۆشخانەکانی ئێمەکە لەخۆ بگرێ. وەکو ئاماژەم پێدا بەشێکی زۆری نەخۆشەکان خۆشبەختانە ئێستا نەخۆشخانەیان بەجێهێشتووە، زیاتر لە 45 نەخۆشمان ئێمە گەڕاونەوە ماڵی خۆیان دوایەوە کە چاک بوونەتەوە. چەند حاڵەتێکمان هەیە هەر لە سەرەتا و داخلی نەخۆشخانە نەبوونە، لەباری تەندروستیان زۆر جێگیر بۆ کەسێکی گەنج بۆ وەباری دۆخی جێگیر بۆ ئامادە نەبوو بێتە نەخۆشخانە. ئەو حاڵەتەشمانەیە، بەڵام ئەو حاڵەتە لای ئێمە زۆر نییە، ئەتوانین بڵێن بە پەنجەی دەسەژمێرێ چەند حاڵەتێکە. جینا زۆربەی ئەوانەی کە دوای پشکنین دەرکەوتنە ڤایرۆسی کۆرۆنا هەیە لە هەردوو سنتەرەکەی ئێمە داخل کراون تا پشکنینی پاکبوونەوەیان لە نەخۆشیەکە بۆ کراوە. باشە دکتۆر، وەکو بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ دەمەوێت یعنی ئەوە ڕابگەینی کە ئێستا تەندروستی چەمچەماڵ بۆ ئایندە پێشبینی چی لەسەرەکەی پێ دوایە کە خوا نەخواستە خراپتر لەو قەزایە بەڕێوەیە یان هێمن بوونەوە بەڕێوەیە پێشبینی چی دەکەی و داوات چییە لەوانی کە دەیانەوێت هاوکارت بن؟ کاگەرم ئەوەی ئێمە پێشبینیەکە من ئەمڕۆ لە هەردوو سنتەری ئاسوودە و عمەر خەلیفە لەگەڵ ئەو کادر و ئەو کارمەندانی ئێم خۆمان کە لەوێن کۆبنەوە کردووە و بارودۆخەکەمان هەڵسەنگاندووە. ئەوەی ئێمە پێشبینیەکەین نامەوێت بەڕاستی لە هاوڵاتیانی شارەکەمی بشارمەوە. ئێمە لە سەرتاوە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچماڵ هەر زانیاریەکە بوو بە هەر داتایەکە بوو زۆر ڕاشکاوانە شەفافانە بە هاوڵاتیانی خۆمان ماوەتەوە، نە کێشەکەمان لەخۆی گەورەتر کردووە کە هەیە، نە بەڕاستی شاردووشمانەتەوە. ئەوەی کە من زۆر ڕاشکاوانە ئەمێ بڵێم ئێمە هەنگاو بەرەو خۆناغێکی مەترسیدارتر ئەنێن. یعنی ئەو حاڵەتانی کە من باسم کرد ئێستا ئێمە لە سنتەری ئاسوودە 4 نەخۆشمانەیە کە ژیانیان بە تەواوی لە مەترسیە، دوانە لەژێر هەناسەدانی دەستکردان کە بەپێی ئامارەکان ئەوانەی کە پێویستیان بە هەناسەدانی دەستکرد دەبێ ڕێژێکی زۆر کەمیان چاکە بنە و گیانە دەست نادەن. واتە ئێمە بەڕاستی ڕێژەی و کەسانی کە نەخۆشیەکان بە تونی گردووە و نیشانەکانیان بە قورسی کردووە و ژیانیان لە مەترسیە ڕۆژ بە ڕۆژ دەزیادبوونایە. یعنی ئەگەر ئێمە سەیری شەپۆل یەکەم بکەین تەنها یەک حاڵەتێکمان هەبوو بەڕاستی لە ژیانی لە مەترسیا بوو، بەڵام لە ئێستادا ئێمە بەشی زۆری ئەو نەخۆشانی کە داخڵەکرێن نیشانەکانیان هەیە و ژمارەی بە من ئەو قسانی کە یەکەم پشت ئەستورم بە کۆمەڵە داتا و زانیاری زانستی و دروست بەڕاستی. یعنی ئەو کەسانی کە ئێستا سەردانی نەخۆشخانەکانی ئێماکەن بۆ پشکنین ڕێژەیان زۆر زیاترەکە، لە توانای ئێمە نییە پشکنین بۆ هەرمویان بکەین
و بەشێکی زۆری ئەمانە کە فریان ناکەن پشینیان بۆ بکەین گومانی زۆر ئەکرێت کە هەڵگری ڤایرۆسەکە بن ئەوەی کە ئێمە تێبینیەکەین ئەوەیە لەوانەیە ژمارەی زۆر بە سەدان حاڵەتی پۆزتیو لە ناو شاری چەمچماڵە هەبێ تا ئێستا ئێمە هەر پێڕانەگەشت بێتین پشکنینیان بۆ بکەین من نایشارمەوە ئێمە هەنگاو بەرەو خۆراکێکی بە ترسیدار ئەنین و ئامادەسازیەکانی ئێمە هاوکاری کارمەدانی تەندروستی لە بڕێبەراتی تەندروستی و فەرمانگەکانی تریش من ئەمەوێ لێرەوە بەڕاستی سوپاسی هەموو فەرمانگەکان بکەم چکە ئەوان وەکو یەک تیم هاوکاری بەڕێبەراتی تەندروستی بوون لە قایمقامی چەمچماڵەوە تا هەموو بەڕێبەراتیەکان بۆ ئەو هەڵمەتەی کە سبەی ئەنجامەدرێ بە هاوکاری هەموو فەرمانگە و بەڕێبەراتیەکانی سنووری قەزای چەمچماڵ ئەنجامەدرێ بەڵام وەکو باسم کرد دۆخەکە بەرەو ماترسیدارتر ئەڕوا و ئەمەجێی خۆیەتی من لە ڕێی بەڕێستانەوە داوە لە هاوڵاتیانی شاری چەمچماڵ بکەم ئەو کەسانەی کە ئیمکانێتیانێ خەڵکانی بازرگان لەم شارەیە و ئەوانەی کە هەست بە پرسیارەتی سەر شانیانەکەن هاوکاری بەڕێبەراتی تەندروستی کەن بۆی ئەو کەمکوریانی کە هەمانە زۆرتر پڕیکەینەوە بەرەوەی بگەێنە ناو قۆناغە مەترسیداری کە ئێمە چاوەڕوانێتی. دکتۆر پابەندی خەڵک چۆنە لە چەمچەماڵ؟ کاک ئارام ئێمە کێشەیەکمان هەیە بەڕاستی ئێستا پابەندی خەڵک لە ئاسی تاکپارێزیە ڕۆڵی خۆی ئەبێ بەڵام قۆناغی کەرەنتینەکردن و قۆناغی ئەوەی کە ئێمە نەهێڵین نەخۆشیەکە تازە بڵاو بێتەوە ئێمە قۆناغەمان تێپەڕانەوە ئێمە ئێستا لە قۆناغی چوارەمەی نەخۆشیەکەین کە نەخۆشیەکە بڵاو بێتەوە بەناو کۆمەلگایە ئەوەی کە ئەرکەوە لەسەر شانی ئێمە ئەوەیە ئامادەسازی تاو بکرێ بتوانین ئەو کەسانی کە پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکردەوە پێویستیان بە ئۆکسسیژینەوە پێویستیان بە چاودێری و ڕێعایی تەندروستی کارمەدانی تەندروستی و پزیشکانی ئێمەیە لە کاتی پێویستە ئێمە فریان کەوین بڕاستی ئەوەی کە ئێمە لەسەر شانمانە ئامادەسازی بۆ ئەم خۆناغە بکەین لە ئاسی تاکە خۆپارێزی گرنگە بۆ لەبەر ئەوەی کە ئەم نەخۆشیە تازە بڵاو بێتەوە بەپێی ئامارەکانی WHO لەوانەیە لە ساڵ 75 کۆمەلگای مرۆڤایەتی تووشی ئەم نەخۆشیە بێ بێگومان شاری چەمچماڵ بەدەر نابێت لەم حاڵەتە ئێمە چاوەڕوانی ئەوەین لە 4 مانگی داهاتوە تا پاییزی داهاتوو لیڤڵی ئەم نەخۆشیە بگاتە لووتکە بەڵام ئەوەی کە گرنگە ئەم نەخۆشیە بە لێشاو بڵاو نەبێتەوە وە ژمارەیەکی زۆر لە کاتە تووشی نەخۆشیەکە نەبن کە خزمەتگوزاری تەندروستیەکانی ئێمە هەرس بێنێ و نەتوانێت فرای هاوڵاتیانمان بکەوێت ئەوەی کە من تێبینم کردووە ئێستا بەشێ لە هاوڵاتیان نەخۆشیەکان بە جدیتر کردووە لە سەرتاوە من لە شەپۆلی دووەما بەڕاستی ئاماژەم بەوەدا بەداخۆ بەشێ لە هاوڵاتیان ئەسڵەن متمانیان نەماوە کە بەوەی کە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشیشی جدی و تووشی ئەم کۆمەڵگای ئێمە بووە بەڵام دوای ئەوەی کە ژمارەی زۆر لە هاوڵاتیان تووشی نەخۆشیەکە بوون و بەشێ زۆر لە دانیشتوانی شاری چەمچماڵ کە سوکاریان ئێستا هەڵگری ڤایرۆسەکەی و لە نەخۆشخانەکانی مەداخل کراون ئێستا ئێمە قۆناغەمان تێپەڕانی و هاوڵاتیان خۆیان گومانیان نەماوە کە ئەمە نەخۆشیشی جدیە تاک پارێزی لەم مەرحەلەیە لەم قۆناغەیە گرنگە لەبەر ئەو خاڵی کە ئاماژەم پێیە ئەژینە قۆناغی کەرەنتینەکردن و قۆناغی ئەوەی کە ئێمەش لە سبەینە بۆ 4 ساعت قەدەغی چۆمان ڕاگەیاندوە تەنا بۆ دەرمان ڕێژکردنی ناو شاری چەمچماڵان نەک بۆ قەدەغی هاتووە لە بەری خەڵک نێتە دەرەوە. باشە دکتۆر دو بابەت کامێ قسەی لەسەر بکەیت هەمووکو بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ هەم بە حکمیەوەی لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەوە لە بابەتەکەی و دڵنیام بە دواداچوونی وردت کردووە گەرچی لە پسپۆرەکەشتەوە ڕەنگە دوور بێ بەڵام ئەو دەرمانانی کە ئێستا هەن وەکو لە عێراقدا باز دەکرێت دەرمانە ڕووسێکە دەکردن و بەکاری دێنەوە بۆ نەخۆشیەکان یان ئەوەی کە لە ووهانی چین ئاشکراکرا دوو قۆناغی نوێی ڤاکسینەکە بەکار هاتووە و لە دوو قۆناغا سەرکەوتنی بەکارهێناوە ئەمانە یعنی جێی دڵخۆشین بۆ کۆمەلگای مرۆڤایەتی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ئێمە لە عێراق کۆمەلگایەکە لە بنیادنان و هێدی لە دروست بوونین یعنی جێی دڵخۆشی بێ دڵمان خۆش بێ بۆی کام دەرمانانە فریامانەکەون لە ئایندەیە. بەڵێ کاگەرم هەر لە سەرەتای ئەم نەخۆشیەکە بڵاو بوویەوە و من نتوانم بڵێم لە 100 ساڵی ڕابردووە هیچ پەتایەک بەقەد ڤایرۆسی کۆرۆنا مرۆڤایەتی بەخۆی و خەریک نەکردووە و ناوەندە تەندروستیەکانی بەخۆی و خەریک نەکردەوە بۆ ئەم نەخۆشی هەر لە سەرەتاوە کە بڵاو بوویەوە هەموو پسپۆڕانی بواری ڤایرۆلۆجی خەریکی دۆزینەوەی ڤاکسینێکرد بۆ ئەم نەخۆشیە و هەموو پسپۆڕانی بواری تەندروستی و WHO زۆر بەجددی لە هەوڵی دۆزینەوەی چارەسەرەکان بۆ ئەم نەخۆشیە ئەوەی کە هەیە لێرە و لەوێ تا ئێستا ڤاکسینێکی ئەپروڤ لەلایەن سنتەریشی باوە پێکراوەوە نەخراوەتە بازارەوە ئەو دەرمانانی کە هەیە دڵخۆشکردن بەشیشی زۆران کاریگەریان هەیە و ئێمەش لە سنتەری
کۆرۆنا لە چمچماڵ بەکارمان هێناوە و کاریگەری خۆیانیان هەبووە، بەڵام تا ئێستا ڤاکسینێکی بنەبڕکرد بۆ ئەم نەخۆشیە نەدۆزراوەوە. ئەوەی کە لە دوو ڕۆژی ڕابردووە بیستمان تا ئێستا دەبێتەوە بە فەرمی بە هیچ بە ئێمەی نەگەیاندووە و نازانین داهاتووی ئەو ڤاکسینێش کە لە شاری ووهان لە چین ڕاگەیاندرا نازانین چۆن هەبێت. و من دڵنیاشتانەکەمەوە تا نەدۆزینەوەی ڤاکسینێک و ئەم ڤایرۆسە هەر ئەمێنێ و مرۆڤاتی بەخۆی سەرقاڵەکە و کێشەکانی کۆرۆنا کۆتایی نایەت. وەکو لە سەردا ئاماژەم پێ گومان دەکرێت لە ساڵ 75 کۆی زەوی تووشی ئەم نەخۆشیە بێ و قوربانەکانی ئەم ڤایرۆسە بەردەوام ئەبێت تا دۆزینەوەی ڤاکسینێکی بنەبڕکرد بۆ ئەم نەخۆشیە و ئەو دەرمانانی کە دۆزرێتەوە و بەکار ئەهێنرێ وەکو دەرمانی مەلاریا هایدرۆکسیکلۆرۆکین و ئەو دژە ڤایرۆسە بەهێزانی وەکو تامیفلو لە سنتەرەکانی ئێمەش بەکار هاتووە، کاریگەری خۆیانیان هەبووە، بەڵام ئەمانە هیچیان چارەسەری یەکجارێکی و بنەبڕکرد نەبوونە بۆ نەخۆشیەکان. بەڵێ دکتۆر فەرهاد محەممەد بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ سپاس دەکەم بۆ بەشداریکردن لە تەوەری یەکەمی بەرنامەی گەرماوگەرم، سپاس بۆ ڕوونکردنەوە و پێدانی زانیاریەکان. بەڕێزان ئەوەی کە گرنگە لە ئێستادا هەموو پسپۆڕانی بواری تەندروستی، ڕێکخراوی تەندروستی ژیانی WHO و هەموو ناوەندە زانستیە پزیشکیە پێشکەوتوەکانی دنیا ئاماژەی بۆکەن، یعنی خۆپاراستنمان پێش بیرکردنەوەمان بێت لە هەموو ڤاکسین و دەرمان و بەکارهێنانێکی دیکە. ئەوەی کە زۆر گرنگە تاکپارێزی و خودپارێزی و خێزانپارێزی و کەسوکار و دۆست و ئەزیز پارێزیەکانمانە کە پێویست دەکا هەمومان لە ئاستی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و خێزانی دابین، هەمومان لەو ئاستەدا بین کە مناڵەکانمان کەسوکارمان و خێزانەکانمان بپارێزین، ئەویش بە پاراستنی تاکی خۆمان دواتر پاراستنی کۆمەڵگەکەمان لە ڕێی خێزانەکانمانەوە. مێ دەکەم هەموو لایەک تەندروست باش بن، پشوێ کوردۆرە گرم و ئەگەڕێم وڵاتان بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری دووەم. ئەگەر تا هەریەک ژێ نیشانەیەن پەژێکە کۆرۆنای هەیە، سەرئێش، کۆخێک، بەهێنفەنگی، بلندبوونا پلەیا گەرمیا لەشی، پەیوەندیە بژمارە 122 بکە، بهیڤیا سەخلەمیەکە باش بووە هەمیە. جارێتی سڵاوتان لێبێ بەڕێزان، وەفدی هەرێمی کوردستان لە بەغدایە ئەمڕۆ دوانیۆڕۆ لەگەڵ عەلی عەلاوی وەزیری ئابووری عێراق لە میوانخانەی وەزارەت سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەیان کردووە. کۆبوونەوەکە تا نزیکی کاتژمێر 6:30 بۆ 7 بەردەوامی هەبوو. پشوێ گۆردەگرن و بڕیارە کۆبوونەوەکان درێژەی هەبێ و سبەینێش ئەم کۆبوونەوەی فراوانتر دەکرێت لەگەڵ هەندێک لە وەزیرانی دیکەی حکوومەتی عێراقی لەگەڵ وەفدەکەی هەرێمی کوردستان. بەر لەوەی ئەم وەفدە بڕوات سەرۆکی هەرێم و هەردوو جێگرەکەی چوونە بەغدا. یەک دوو ڕۆژ دوای ئەوە ئێستا وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی خوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدان دیارە پێشنیار هەن 4-5 پێشنیار هەن کە چۆن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتن. ئەوەی کە زۆر گرنگە
لە کۆبوونەوەیان لەگەڵ مستەفا کازمی ئاماژەی بەوە کردو کە ئێمە دەمانێت بە هەر نرخێک بێ کۆتایی بەم گرفتانە و بەم بەستەڵەکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بهێنین ناکرێ ئێمە ساڵانە و چەند مانگجارێک و چەند ڕۆژجارێک دابنیشین و کۆبوونەوە و گفتوگۆ بکەین و دەرەنجام گەلی عێراقی و گەلی هەرێمی کوردستان زیانمەند بن تێیدا. ئەمە ڕای حکوومەتی عێراقیە ئەوەی کە لەسەر مێز باسی کردووە بۆ قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتەوەی کە قوبات تاڵەبانیش خستوێتە ڕوو ئەوەیە کە هەرێمی کوردستانیش دەیەوێت کۆتایی بەم ململانێ و جۆرە لە کێشە سیاسیانە بهێنێ و حکوومەتی هەرێمی کوردستان تەواو ئامادەکاری هەیە بۆی کە گفتوگۆکان بە ئاقاری ڕێکەوتن هەنگاو بنێن. هەڵبژاردنەکان و داواکاریەکانی هەردوو لە هەرچەندێک بن و هەرچۆنێک بن دەکرێت مادەم دانوستانە پێدان و وەرگرتنە دەکرێت بگەنە ڕێکەوتن و خاڵی هاوبەشی زیاتر بدۆستنەوە لە خاڵی ناکۆچی. ئەمانی کە ئێمە دەیڵین تاوەکو ئێستا زانیاریەکانی نێو کۆبوونەوەکانن دیارە زانیاری تریش هەن لەسەر وردەکاری بڕی پارە و هەناردەی نەوت و پێدانی بوجە بە هەرێم و یاسای نەوت و گاز و ئەمانە کە ئومێد دەکەین وەفدەکە خۆیان دواتر ڕای بگەێنن لەناوەکو زانیاری لە لای گەلی کوردستان هەن چۆن و چی وتراوە. لەگەڵ بەڕێز حەسەن عەلی چاودێری سیاسی گفتوگۆی ورتەگەین لەسەر گرنگی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا و گرنگی ڕێکەوتن و گرنگی بڕینەوەی و درێژن لە کێشانی بەڕاستی کاک حەسەن بەخێربی دەبوون هەر فێر بووین لە کەرکووکەوە وەرمەگرتی هایسەر لە ستۆدیۆی بەخێربی. بۆچی پێویستە ئەم جارەی تر تاڵ ئەمە کۆتایی گفتوگۆکان بێ و ڕێکەوتن یعنی ئەم وەفدە نێتەوە بۆ هەرێمی کوردستان و بەغداش دەرگاکانی دانەخا بڕووبیانونە دۆزێتەوە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بگەنە ڕێکەوتن تاڵ. بۆچی گرنگە ئەم جارە کۆتایی یان بێگەیشتن یا لێکترازان بێ؟ ئێمە گەر سەیری پەیوەندەکانی هەرێم و بەغدا بکەین و بە تایبەت دوای 2014 تاوەکو ئێستا پەیوەندیەکی تەندروست نەبوون و نەگەیشتە ئاستێک کە هەردوو لەسەر یەک تەریب بۆ چارەسەرکردنی کێشەکان هەنگاو بنێن و هەردوو تەرەف هەرێم و بەغدا ڕاشکاو نەبوون بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوەی کە هەبووە چارەسەری کاتی بووە و حەلێک بۆ فترەیەکی زەمەنی و نەگەیشتونە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک پرسە سیاسیەکانی بینی هەردوو لا و کێشەی ناوچە جێناکۆکەکان و لەگەڵەوەیە کێشەی دارایی و بودجە تا ئێستا چارەسەر نەکراوە و کێشەی نەوت و غاز کە تا ئێستا یاسایەکی نییە. هەموو ئەمانە کێشەی هەڵپەسێراوی بینی ئەم دوو تەرەفەن کە لە چوارچێوی یاسا و دەستوور دەکرێت جێبەجێ بکرێ و یەکلا بکرێتەوە. بەڵام کۆمەڵی هۆکار هەبوون بۆی کە ئەم کێشانەوەکو پێویست چارەسەر نەکرێن. هۆکارەکان بەشێکیان پەیوەندی بە ناوخۆی کوردستانەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە حکوومەتی ناوەندەوە هەیە. حکوومەتی ناوەند کۆمەڵێک هێز و لایانی سیاسی بۆچوونی جیاوازیان هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا. هەندێک پێیان وایە کە ئەم بودجەی کە ئستحقاقی هەرێمی کوردستانە لە بەغداوە دێتە کوردستان بە تاڵانبردنەوە بە ناحەقی ئەزان کە بێ بۆ ئێرە. بۆ چکە لە ماوەکانی ڕابردوو لە 2023 تاوەکو ئێستا بەغدا نەیتوانیوە ئەو داهاتە زەبەلاحی لە بەردەستیا بووە ئیعمار و بنیادنانەوەی خاک و وڵاتەکەی خۆی پێ بکە. لە کاتێکا کە خەڵک دێت تەماشای کوردستانەکە ئەبینێت لە ماوەیەکی کورتە کوردستان گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە و ئەمە جۆرێکە لەوەی کە پێیان وایە کە کوردستان داهاتی خۆی هەیە وەکو دەوڵەتێک مامەڵی لەگەڵەکەن و لە کاتێکدا ئێمە هەرێمێکی فیدراڵی سەر بە عێراقین پێویستە هەموو مامەڵەکانمان لە چوارچێوی یاسا و دەستوری عێراقیا بێ و لە ڕابردووە ئێمە 170 ماوەرگرتووە لەبەرەوەی زیاتر لە 170 دانیشتوانی عێراق لە کوردستانە. بەڵام خەلەل و گفتوگۆ گرفتەکانش کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی لە ماوەکانی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو بەغداد و وەزارەتی نەوتی عێراقی داوای کردووە کە ئەو نەوتەی کە لە کوردستان دەرەهێنرێ پێویستە هەناردە بکرێت لە ڕێگەی سۆمۆ بۆی کە داهاتەکە بچێتە سەر بەڵانسی حکوومەتی عێراقی و ئەوانش بتوانن بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرن و ناتێگەیشتن هەبووە و لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێک گۆفت سەردانی بەغدای کردووە و دوجار سەرۆکی هەرێم و ئێستا جێگری سەرۆکی حکوومەت بە سەرۆکایەتی شاندێک لە بەغدان و ئومێد دەکەین کێشەکان لە زووترین کاتدا کۆتاییان پێ بێت چونکە هەم بەغداد و هەم هەرێمی کوردستان ڕاشکاوانەتر هەنگاوانن بۆ چارەسەرکردنی کێشەکان. حەسەن شتێک هەیە بە ناوی دوای ڕێک نەکەوتن یعنی بیرکردنەوەیکی وا هەیە
دوای ڕێک نەکەوتن چێ بێ هەردوو لا من تەسەور ناکەم ئەمە دوای ڕێک نەکەوتن هەبێت لە بینی هەرێم ڕێکەوتن هەر دەبێت ڕێکەوتن هەر دەبێ باش بەڵام ئایا هەرێم چەند لە داواکارەکانی جێبەجێ بێ و بەغا چەند لە داواکارەکانی جێبەجێ بێ ئەمە ئەبێ بگەنە حەلێکی وەسەط لە بینی ئەم دوو لایەنە کە هەردووشان تەرەفی گفتوگۆن و ئەیانەوەی کێشەیە کۆتایی پێبێن لەسەر مێز دانیشن بۆی کە هەموو کێشەکان بێنە پێشەوە و ڕەنگە تێگەیشتنی بەغدا بە شێوازێک بێ بۆ کێشەکان و هەرێم بە شێوازی تر بەڵام مایی جێبەجێکردن و بەیەکگەیشتنە ئەمە ناکرێت ئێمە قەتعی بکەین چکە ئێمە دوو وڵاتی جیاواز نین وڵاتێکین و هەرێمێکی فیدرالە لە وڵاتە داواکاری لە ناوەند هەیە بۆیە من ئومێد دەکەم داواکاریەکانی هەرێم بەشێکیان جێبەجێ بکرێ و بەڵام گرنگە پشو درێژ بن و بەتوانا و بە سەلیقەوە گفتوگۆ لەسەر ئەم مێزە بکرێ لەگەڵ لایەن عێراقیەکان چونکە بەشێکی لایەن عێراقیەکان زۆر شۆڤێنین و بە چاوێکی زۆر ینی شۆڤێنیانە ئەڕوانە هەرێمی کوردستان و پێیان وایە گەبۆیان کرێ ئەیگەڕێنەوە بۆ پێش 2023 و هەموو ئەم امتیازانە بە زۆڵ مەزان کە دێت هەرێمی کوردستان بیر لەوە ناکەنەوە کە دەواازەی ئازادکردنی عێراق پێش 2023 و معارەزەی عێراقی هەمووی لە کوردستانە پەروەردەکراون و مەصرف کراون و ئاگاداریان کراوە و لەسەر دەستی ئەم هێزانی هەرێمی کوردستان بۆ کە حکوومەتی بەغداد ڕژێمی بەغدا ڕووخاوە باوکاری هاوپەیمانان لە ئاسمانەوە هەموو ئەمانەوای کردووە کە ئەبێ وەفایان هەبێ بەرامبەر بە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە شەفافتر بن لە ڕابردوو چونکە ناشەفافی هەم گومان لەسەر پرۆسەکە دروستەکە و هەم لەسەر دانیشتەکان و هەم کێشەی گەورە بۆ خەڵکی کوردستانش دروستەکە چونکە ئێستا بارودۆخێکی زۆر ناهەموار هاتووەتە پێشەوە خەڵکی کوردستان ڕوبەڕووی دوو نەهامەتی گەورە بۆتەوە هەم قەیرانی دارایی و هەم نەخۆشی کۆرۆنا بۆیە باشە تا چەند گرنگ بوو کاک حەسەن لەگەڵ ئەم گفتوگۆ حکومیە ئیداریانە هەم گفتوگۆیەکی سیاسی نەرم هەبوایە وەکو هێزە سیاسی کوردیەکان بە تیمێکی یەکگرتوو لەگەڵ نێوماڵی شیعی نێوماڵی سونی وەکو هێزی سیاسی چونکە خۆت دەزانین کاریگەری هەیە و هەم فشاری دیبلۆماسیشی لەگەڵ وایەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان بە سێ ئاراستە لەگەڵ بەغدا بچواتە گفتوگۆ ئاراستەیەکی سیاسی و هێز و لایەنە سیاسەکان ئاراستەیەکی دیبلۆماسی و وڵاتانی کە کاریگەرن لەسەر خاکی عێراق و ئاراستەیەکی دیکەشیانەوەی کە ئێستا هەیە دیارە ئێمە ئەگەر تەماشا بکەین و مێژووی کوردستان و مێژووی لایەنە سیاسەکان هەر کاتێک لێک نزیک بوو بێتنەوە دەستکەوتی گەوریان هەبوو بەداخەوە کاتێک کە کێشە کۆت پێێتە بینیان و ناکۆچی هەبوو بێ زیانی گەورە بەر دەستکەوتەکان کەوتووە بەر خەڵکی کوردستان کەوتووە بەر پەیوەندیەکان بەگشتی کەوتووە ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی پەیوەندیەکان لەسەر ئاستی هێز سیاسەکان ناتەندروستە چونکە دوو هێزی سەرەکی لە هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی ئێستا پەیوەندەکانیان وەکو جاران نییە بەداخەوە لە دوای کۆنگرەی چوار پارتی دموکراتی کوردستان نایەوێ ئەم واقعە قبوڵ بکات کە واقعێکی سەلمێنرا و بوونی هەیە لەسەر ئەرزی واقع ئەم سەرکردایەتی نوێی کە هەیە ڤیژن و دنیابینی و ڕوئیای نوێی هەیە بۆ ئیدارەدانی هەرێم و بۆ کاری حزبی و ئەمە شتێکی ئاسایی و سروشتیە چونکە ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بە ناو حزبەکەەوە هەیە وەکو یەکێت نیشتمانی کوردستان و قبوڵی دەستێوەردانی لایەنەکانی تر ناکە پێویستە پەیوەندیەکانی ناوخۆ ئاسایی بکرێتەوە ئەمە کاریگەری تەواوی ئەبێ لەسەر ئەدای حکوومەت لە ناوخۆی کوردستان و ئەدای حکوومەت بۆ دانوسانکردن بەرامبەر بە عێراق و بە هەموو لایەنەکانی تر ئێمە کوردستان ئەگەر بێت و بەم شێوازە پەرتەوازەیی تیابێ هەم وڵاتی دەرەکی دێتە ناو و خەڵکی بێتاوانە کوژێ و هەم بەغدا بوجەکەمانە بڕێ و هەموو ئەوانەی کە تەسەور ئەکرێت و تەسەور ناکرێت بەسەر کوردستان دێ چکە بۆ ئێمە خاوەنی سیادەنین و خاوەنی ئاڵانین لە چوارچێوەی عێراقین و عێراقیش لە ئەم ساڵانی ڕابردوو لە دوای 2023 تا ئێستا زۆربەی کاتەکان بەهۆی کێشە و ململانی ناوخۆیی و دەسەڵاتی وڵاتان لەسەر بەغدا سیادی خۆی بەتوانی ناتوانێت پارێزێ ئەمەش زیانی گەورە بە هەرێمی کوردستان ئەگەێنێ هەرێمی کوردستان پێویستی بەیەکگرتووی زیاتر هەیە و پێویستی بە تەبایی هەیە بۆی کە وەکو جەنابەت باس کرد لەسەر ئەم سێ ئاستە بتوانێت داخوازەکانی خەڵکی کوردستان و داخوازەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست بێنێ ئەگەر بگەنە ڕێکەوتن کە ئومێد دەکەین و بە پێ و زانیارین کە هەن نزیکن تا ڕادەیەکی باش نزیکن یعنی ئەگەر بگەنە ڕێکەوتن تا چەند
لایەنێکی دڵنیاکەر گرنگە لەم ڕێکەوتنیابوونی هەبێ. دیارە لە ماوەکانی ڕابردوو حکوومەتی هەرێم ڕێکەوتنی زۆر هەبووە لەگەڵ بەغدا، بەڵام بەداخەوە زۆربەی جار ڕێکەوتنەکان شەفەوی بوون یاخود ئیلاقاتی کەسیتیا بەکار هاتووە بۆ چارەسەرکردنی پرسێک. بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئێمە هەموو شتەکان بە داتا و بە دیکۆمنت و بەڵگا هەموو ئەو خاڵانی کاگەینە ڕێکەوتن لەسەری بە نووسرا و لایانی سێم چ نەتەوە یەکگرتوەکان و چ مەسەڵەن وڵاتێکی وەکو ئەمریکا بەشدار بێ لە دانووسانەکان بۆی کە مزداقەتی زیاتری هەبێ و هیچ لایەنێک نەتوانێ کار لەسەر پێشێلکردنی ئەم ڕێکەوتنە بکە و گرژی و ئاڵۆزیەکان دروست بکاتەوە یا خۆتمانێنێتەوە بۆ خاڵی سەرەتا. گرنگە لایانی سێمتیایە بەشدار بێ، لایانی کەم وەکو چاودێر بەشداری کۆبوونەوەکان یاخود چاودێری کۆبوونەوەکان بکە کە نەتەوە یەکگرتوەکان ئێستا لە عێراقا زۆر بە کاریگەر بوونی هەیە و کار بۆ واکات کە هەموو ئەم خلافانە و مافەکانی مرۆڤ و هەموو ئەمانی کە هەیە هیچ نەبێ بچێتەوە سەر سکەی خۆی. ئێمە وەکو مافی مرۆڤش تەماشا بکەین بارودۆخی کوردستان بەم بارودۆخە سەختە ئابوووریە و پێشێلکردنی مافی مرۆڤە، چونکە لایانی کام ئەبوو لایانی کام وایە شایستە داراییەکانی مۆزەفینی هەرێمی کوردستان لە بەغداوە بگاتە دەست. مەسەن کۆمەڵێک بودجەی سیادی و کۆمەڵێ مستحقاتی پێشمەرگە هەیە تاوەکو ئێستا بەدەست نەگەیشتووە. پێشمەرگە هێزێکی داکۆچیکەری کوردستان و عێراق بووە و هێزێک بووە لە ڕوبەڕۆبوونەوەی تیرۆر و داعش کاریگەری تەواوی هەبووە و بە شایەدی هەموو وڵاتانی دنیا و بەرەی دژە تیرۆر کە وڵاتە زلێزەکان تایە بەشدار بوون شایەدی وادن کە پێشمەرگە هێزێکی قارەمانە، بەڵام بەداخەوە ئێستا پێشمەرگە خاوەنی نان و ئاوی مناڵەکانی نییە و پێشمەرگە بەداخەوە لە بارودۆخی زۆر سەختایە و سەرڕایەوە فەرمانبەرانی ترش بەگشتی بۆیە ماڵین پێشمەرگە ڕەمزی بەرخۆدانە و ئامادەیە گیانی خۆی بەختکا لە پێناوی ئەم وڵاتە. بۆیە هەموو ئەمانە پێویستە داکۆچی لەسەر بکرێ و لە دانووسانەکان پێداگی لەسەر بکرێ و هەوڵی بەدەستهێنانی زۆرترین شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بدرێ. تاکید لەواکەمەوە کە لە چوارچێوەی یاسا و دەستور ئەگەر لە چوارچێوەی یاسا و دەستور بێ ئەوە هیچ هێزێکی تر و هیچ دانێکی تر ناتوانێت بیوەزێنێ، چونکە ئێمە هەر کاتێک فەقرەیەکی دەستوری پێشێ دەکرێ توانی هانابەری بۆ دادگای فیدرالی دادگای دەستوری کە ئەو کاری یەکلاکردنەوەی خلافەکانە لە بینی دوو لایانی مەسەڵەن وەکو هەرێم و بەغدا. ڕاستە کاک حەسەنەوەی کە زۆرێک لە یعنی خەڵکی ناوچە دابڕێنراوەکان باسییان دەکرد پێشتریش ئەوە بوو کە بەشێک لە گفتوگۆکان با چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچانە بێ بۆ ئەم قۆناغە دەکرێت ئەوە بچێتە نێو گفتوگۆکانەوە یان ئامادەکاری بۆ بکرێت لە ئایندەیە. ئێمە گەر باسی چارەسەرکردنی ڕیشەیی بکەین ئەبێ زنجیرەیەک دانیشتن و تەوەرەکان بە شێوازێکی دروست ڕێک بخرێن. تەوەرەکان لە ئێستاە ڕەنگە زۆر گرنگ بێ باز لە کۆمەڵێک تەوەر هەمووی بەیەکەوە بکرێ و دواتر دانە بەدانە ڕێکەوتنی لەسەر بکرێ. یەکێک لە تەوەرە هەرە گرنگەکان ناوچە جێناکۆکەکانە. ئێمە لە شارێکی وەکو کەرکووک کاڵین کەرکووک ڕەمزی هەموو ناوچە دابڕاوەکانە. کورد خاوەن زۆرینەی دەنگەکانی دەنگدەرانی ئەو ناوچەیە تاوەکو ئێستا پارێزگارێکی بە وەکالەتی عەرەب ناوچەکان بەڕێوابەت. ڕەنگە وەکو پێویست نەتوانێت ئیدارەی ئەم شارە بدا لە هەموو ڕۆکانەوە و ڕەنگە جیاکاری هەبێ و لە ماوەکانی ڕابردوو ئێمە بینیمان تەنانەت هۆزە عەرەبەکان لی ناڕازین و داوای گۆڕینیەکەن. پێویستە لایەنی کوردی و وەفدی دانووسانکاری کورد پێداگری بکات لەسەر ئەم خاڵە لەگەڵ مستەفا کازمی بۆ گۆڕینی ئەم پارێزگارە و وەرگرتنەوەی لایەن کوردەوە بۆی کە بتوانێت خزمەتێکی زیاتر بکە بە دانیشتوان و چینە توێژە جیاوازەکانی کەرکووک. ئێمە بۆیە خەڵکە هەڵبژاردنەکان بەشداری لە هەڵبژاردنەکانەکە وەکو هێزی سیاسی وەکو کورد بۆی کە ئەستحقاق خۆی بەدەستبێنێ و لە ڕێگەی ئەستحقاقەوە بتوانێت خزمەتی زیاتر بە خەڵک بکە. ینی پۆستی پارێزگار ئەستحقاقی کوردە، بەڵام بەهۆی ناتەبایی هێزە سیاسیەکانی کورد و نادنەپێشەوەی هەندێک لە هێزەکان بە کەمتەرخەمی لەو کاتی کە ئەنجومەنی پارێزگا هەبوو زۆرینەی کورد بوو ئەیتوانی لە کۆی ئەنجومەن 26 کورد بێتوانین زۆر بە ئاسانی ئەم فرسە تێپەڕێنێت. بەڵام ئەنجومەنەکە کۆنابوو. ئێمە دەیانجار باسمان کردووە و گفتوگۆمان لەسەر کردووە لە یەک ڕۆژە لە یەک ساعات توانێمە چارەسەر بکرا. بەداخەوە لە مووسڵ ئەمە کراوە یەکلا کرایەوە و لە هەولێر لە کەرکووک یەکلا نەکرایەوە. زۆری
ئەندامان لە هەولێر بوون ئامادە نەبوون بێنە کەرکووک بۆیە کێشە و گرفتەکان بەم شێوازە درێژەی کێشە واکرێ لە ئێستا پرسە هەنووکەیەکان و پرسی موچە و بودجێ هەرێمی کوردستان تاوتێ بکرێ و دواتر پاکێجی دووەمەوە بێ کە باز لەسەر ناوچە دابڕاوەکان بکرێ پاکێجی سێمەوە بێ کە بە یەکجاری پەیوەندیەکان ئاسایی بکرێتەوە و ئەستحقاقی هەرێمی کوردستان لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی بەشداری حکومی وەکو پۆستە سیادەکان و دوایی پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەیەی لە بەغدایەک لای بکاتەوە بۆی کە حزور و کاریگەریەکی کاراتری هەبێ لە ئێستا دواتر وەکو جەنابەت باس کرد مۆزوعی دیبلۆماسی کورد بەشداری هەیە لە پرسە دیبلۆماسیەکان و نوێنەر و باڵێزی هەیە لە وڵاتان و پەرلەمان کە شوێنێکی یاسادانان و چاودێریە ئەتوانێت کاریگەری تەواوی هەبێ و فشاری هەبێ و چاودێری هەبێ لەسەر هەر پڕگە و بابەتێک کە نایاسایی و نادەستوریە. وڵێ من سپاس دەکەم بەڕێز حەسەن عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سەبارەت بە گفتوگۆکردن لەسەر گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا. سپاس بۆی ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.